نەخۆشخانەیەک لەسەر ڕووبەری دوو دۆنم لە پارێزگای هەڵەبجە تایبەت بە توشبووان و گومان لێکراوانی ڤایرۆسی کۆرۆنا دروست دەکرێت. عابێد هەورامی یەکێک لەو سەرمایەدارانەیە کە بیرۆکەی دروستکردنی نەخۆشخانەکەی لە ماوەی یەک ڕۆژدا پێشکەش کردووە و لە هەمان ڕۆژیشدا لەگەڵ ئاسۆی حاجی محەممەددا دەستیان بە نەخۆشخانەکە کردووە. بیرۆکە و بڕاردانی ئەم پرۆژەیە هەر لە هەست بە بەرپرسیارەتێکی مێژووی و ئینسانی و نەتەوەی و ئاینیدا بووە بە مشورەت لەگەڵ زۆربەی و برادرانەی بە تایبەتی براکانی خۆم و دەوروبەرەکەم پاشان پەیوەندیەکم کرد بە کاگاسۆوە زۆر پیاوانە و مەردانە ئستعدادی دەربڕی لەبەرەوە کەوتی کاکێمە دوو کەسین خەڵکی ئەو شارەین هەر چۆنێک بێنێ ئەم پەتا و بەڵایە کە یەخەی ئینسانیەتی گرتووە ئێمە شەوەی کە لە سەرشانمانوێت توانین جێبەجێ بکەین هەر دوێنێ لە دوای سعات 11ەوە پەیوەندیەکمان کرد بە پارێزگاوە لە دوای کەمتر لە سعاتێکا کە گەشتی نام شارە پارێزگار ینی بەڕێز کاگازار لەگەڵ کاکاوی جێگیری و لەگەڵ کوێسان خان پەیوەندیان پێ کرد لە یەک سعاتدا ئەرزەکە دابین کرا ئێمە دوێنێ لە سعات 3:30 هاتینە سەر مەوقیع لە 4 بڕیارماندا ئەم جێگەیە کە بینیتیایە مەترونی و 2 مەتر لێ بڕاوەتیایە ئەم شەو حاڵەتی بارانبارینەوە ئیشی تیا کرا. بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە بە گرنگیەوە لە پرۆژەکە دەڕوان و ئاماژەش بۆ ئەوە دەکەن چەندین سەرمایەدار و لایەنی دیکە پشتیوانی خۆیان بۆ پرۆژەکە دەربڕیوە. برای بەڕێزم کاک حاجی عابید هەورامی و لەگەڵ برای بەڕێزم کاک ئاسۆ حاجی محەممەد بامۆشی و چەند بەڕێزێکی تر ئەم کارە وەکو تیم ئەکرێت بۆیە لێرەوە لە 16 سێ کە لەگەڵەوەیە کە هاو خەمی دەرەبڕین بۆ کە سوکاری شەیدان و خەممان هەیە لەوەی کە لە ڕۆژێکی وادا 5,000 شەیدمان یاوە بەڵام لە هەمان کاتدا پێویستەکە دڵیشمان خۆش بێ چونکە ژێرخانی تەندروستی پارێزگاکە بەهێزەکەین. هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی لێپسراوی مەڵبەندی ڕێخستنی نوۆی شارە زوورەوە بڕیاری دابینکردنی سەرجەم ئامێر و کەرەستە پزیشکیەکانی نەخۆشخانەکەیان داوە. کە ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمانەوێ بەکردار لەو پرۆژەیە بەشدار بین و لەگەڵ بەڕێزان هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندیمان کرد ئەوانیش بە سوپاسەوە و بە ئامادەیەکی تەواو ڕەزامەندن کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەشدارە بێ بە پێی ئەو پێداویستیانەی ئەو پرۆپۆزەڵی کە پێمان ئەگات لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجەوە بە تایبەتی ئامێری هەناسەی دەستکرد و پێداویستیە پزیشکیەکان و لە بنیاتنان و دەستخۆشی لە هەموو ئەوانەیەکەین هەموو ئەو خێرخوازانەی کە بەشدارن لە دروستکردنی ئەم خستەخانەیە. بە پێی وتەی سەرپەرشتیارانی نەخۆشخانەکە بڕیارە نەخۆشخانەکە لە ماوەی 15 بۆ 20 ڕۆژدا تەواو بکرێت و کارکردن لە نەخۆشخانەکە بە شێوەی 24 کاتژمێریە. بە پێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجەش لە کۆی 228 کەرەنتینەکراو 204 کەرەنتینەکراو و کەرەنتینەکانیان جێهێشتووە. تا ئێستاش جگە لەو هاوڵاتیە هەڵەبجەیەی کە لە سلێمانی کەرەنتینەکرا بوو هەڵگری ڤایرۆسەکە بوو لە هەڵەبجە هیچ حاڵەتێکی ڤایرۆسەکە تۆمار نەکراوە. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەڵەبجە.